بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێ جارێکی دیکە هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی ڕوبەڕوو لەگەڵ کۆڕۆنا لەگەڵ هاوکارم جەلال محەممەد. زۆر سپاس دکتۆر. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. ئەم شەویش لە خزمەتتانین لەگەڵ هاوکارم دکتۆر هاوکار بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لەسەر تایبەت بە بابەتەکانی کۆڕۆنا. دەستپێکی هەموو جارێک لە بەرنامەکەمانە دەچینە لای ئامار و داتا جیهانیەکان و بەتایبەتی عێراق و هەرێمی کوردستان. دەستپێک دەچمە لای داتاکانی عێراق کە بزانین ئامارەکان لە عێراق چیمان پێ دەڵێن. لە عێراقدا تا ئێستا 506 توشببوومان هەیە کە داتاکان هاوکارانم ئەگەر بۆم پشتڕاستکەنەوە لە بەرەوەی کە 131 چاکبووەمان هەیە واروەها 45 حاڵەتی گیان لە دەستدان لە عێراق هەمانە. لە پاش عێراق دەچینە سەر هەرێمی کوردستان و بزانین لە هەرێمی کوردستان داتاکانی توشبوون بە کۆڕۆنا چۆنە گەرچی بەداخەوە لە ئێستادا حالیان ئامارێکی نوێ لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ڕاگەیەنراوە کە 3 توشببووی نوێ بە کۆڕۆنا ئەعلان کراوە. بەو 3 توشببووە نوێشەوە کوردستان 124 کەس تووشی کۆڕۆنا بوون، لە هەولێر 35 کەس، لە سلێمانی واتە ناوەندی پارێزگای سلێمانی 43 کەس، لە دوهۆک 18 کەسە چکەوەی کە لە دەربەندیخان هەیە لەسەر دووە گەژمارمان کردو بەڵام ئێساوە لە دەربەندیخانەدانێکیان. لە هەڵەبجە 2 توشببوومان هەیە، لە سۆران توشببوویەکمان هەیە، لە دەڤەری ڕاپەڕین 1 توشببوومان هەیە، لە چەمچەماڵ 5 توشببوومان هەبووە، لە دەربەندیخان تا کەمێک پێش ئێستا 18 بوون بەڵام ئێستا 19 حاڵەت هەیە، کۆی گشتی 124 حاڵەتە. دکتۆر ئەمە داتاکانی کوردستانە بەڵام ئامارەکانی چاکبوونەوە لە هەرێمی کوردستان بەرزتر دەبنەوە کە تا ئێستا 53 کەس لە هەرێمی کوردستان چاک بوونەتەوە و تا ئێستا 2 حاڵەتی گیان لە دەستدان هەبوو کە خۆشبەختانە هۆکاری مردنەکەیان کۆڕۆنا نەبووە بەڵکو نەخۆشی درێژخایەنیان هەبووە، نەشتەرگەری زۆریان بۆ کراوە بەڵام کاتێک کە مردوون دەرکەوتووە کە هەڵگیری ڤایرۆسی کۆڕۆنا بوون ئەم دوانەش. بەڵێ بە دڵنیاییەوە دەتوانین ئەو ڕاست بکەینەوە ئێمە ناتوانین بڵێن ئەو دوو کەیسەی کە مردوون بە کۆڕۆنا مردوون یا بە نەخۆشیێکی دیکە، چونکە لە ڕاستیە هۆکاری مردن زۆر جار لەو جێگایشی کە دەمرێت لای پزیشکەکانیش ڕوون نییە ئەگەرچی چاودێری بارودۆخەکەن تاوەکو دواتر پزیشکی دادوەریەک لای نەکاتەوە هەرچەند هەموو کەیسێ پێویست ناکات بەڵام ئەوەی کە دڵنیایی دەدەین لەو بارودۆخە دەتوانین بڵێن ئەم دوو کەسەی کە توش بوون خۆشبەختانە ئەوانی کە مردوون ببوورە خۆشبەختانە کەسانێکی گەنج نەبوون کە بێکێشە بن بەڵکو نەخۆشی دیکان لەگەڵا بوو. ئەوەی دڵنیاین لێی هەڵگری کۆڕۆنا بوون بەڵام ئەوەی ئایا ڕاستەوخۆ بە کۆڕۆناکە مردوون یاخود کۆڕۆناکە بارودۆخی خراپ کردوون ئەمەیان ناتوانین. دکتۆر ئەمڕۆ دەمەوێت زۆر لەسەرەوە بڕۆین لە هەرێمی کوردستانە هیچ حاڵەتێکی فەرمی گیان لە دەستدان بەهۆی خودی ڤایرۆسی کۆڕۆناکەوە تۆمار نەکراوە. خەڵکێکیش گومانێکی زۆریان هەیە لەسەر کۆڕۆنا کە میوانێکی تایبەتمانە بێت لەسەر وەڵامدانەوەی هەندێک پرسیاری گرنگ. دەچمە لای داتا جیهانیەکانی دیکە لە جیهاندا بەگشتی 198 وڵات ئێستا کۆڕۆنایان پێگەشتووە. لەو 198 وڵاتەدا 650,773 کەس تووشی کۆڕۆنا بوون، 139,555 کەس چاک بوونەتەوە، 30,299 کەس گیانیان لەدەستداوە. یەکەم وڵات کە زۆرترین ڕێژەی توشببوونی بەردەکەوێت ئەمریکایە کە تا چەند ڕۆژ لەمە پێش ئەمریکا لە پلەی 4 و 5 بوو بەڵام ئێستا لە پلەی یەکەمی وڵاتانی جیهاندایە. 116,326 کەس لە ئەمریکا تووشی کۆڕۆنا بوون، 3,224 کەس چاک بوونەتەوە، 1943 کەس لە ئەمریکا گیانیان لەدەستداوە. لە پاش ئەمریکا دەچینە سەر وڵاتی ئیتالیا ئەگەرچی لە ئاماری گیان لە دەستدان ئیتالیا لە پلەی یەکەمدایە بەڵام لە توشببوون 92,472 کەس تووشی کۆڕۆنا بوون، 12,384 کەس چاک بوونەتەوە، 10,023 کەس لە ئیتالیا گیانیان لەدەستداوە. لە پاش ئیتالیا چین دێت کە چین وەکو یەکەم وڵات بوو کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنایە لە کۆڕۆنا لە چینەوە سەری هەڵدا. ئامارەکە لە ماوەی هەفتی ڕابردوو تا ئێستا ڕێژەیەکی زۆر کەم گۆڕانکاری بەسەرهاتووە، 81,394 کەس تووشی کۆڕۆنا بوون، 74,971 کەس چاک بوونەتەوە، 3,295 کەس گیانیان لەدەستداوە. 74,300 واتە 77 تقریبا 2,000 کەسێک ماوە نەتیجەیان یەکلایی ببێتەوە. ئیسپانیا لە وڵاتی چوارەمەکانی جیهانە کە تووشی کۆڕۆنا بووە، 72,248 کەس تووشی کۆڕۆنا بوون، 12,285 کەس چاک بوونەتەوە، 5,812 کەس گیانیان لەدەستداوە لە ئەسپانیا. لە پاش ئەسپانیا بابزانین ئەڵمانیا دێت کە ڕێژەی گیان لەدەستدان لە ئەڵمانیا بەراورد بە توشبوون زۆر کەمە خۆشبەختانە،
56,202 کەس لە ئەڵمانیا تووشی کۆرۆنا بوون، 6,658 کەس چاک بوونەتەوە، تەنها 403 کەس گیانیان لەدەستداوە. لە پاش ئەڵمانیا بزانین چە وڵاتێکی دیکە جیان دێت. لە فەڕەنسا بە شێوەیەک کەم بوو دکتۆر، بەڵام ئێستا جارێکی تر پێش ئێرانی داوەتەوە، دیارە داتاکەی زۆرتر دەبێت لە فەڕەنسا. 37,575 کەس تووشی کۆرۆنا بوون، 5,700 کەس چاک بوونەتەوە، 2,314 کەس گیانیان لەدەستداوە. ژمارەی چاکبوونەکانیشی لە ئەڵمانیا کەمترە، بەڵام بە تێبینێکی بچووک پزیشکێکی هەناوی کە ئەوە ناوەکەین باش بیر نەماوە، حتمما لە کاکسۆر دەپرسین، کە نووسەرێکێکە لە گەورەترین کتێبەکانی هەناوی کۆندامی هەناسەدان هەر لە فەڕەنسا 2 ڕۆژ پێش ئێستا بەداخەوە گیانی لەدەستدا بەهۆی کۆرۆناوە. بەهۆی کۆرۆناوە بڵێ. زۆر باشە. لە پاش فەڕەنسا ئێران دێت، ئێرانی دراوسێمان 35,408 کەس لە ئێران تووشی کۆرۆنا بوون، 11,679 کەس چاک بوونەتەوە، 2,517 کەس گیانیان لەدەستداوە. دکتۆر ئەمە دوایین وڵات بووە کۆی کە لە ڕیزبەندەکە هەیە، لە دوای ئێرانش دیارە وڵاتی دیکە هەن کە ئینگلیسە و سوئیسرا، سوید و سوئیسراوەمانە هەمووی بە شوێنیان دێن، بەڵام مادام دوایین وڵات کە ئێران بوو، ڕاستەخۆ میوانێکمان لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە کە ئەویش بەڕێز دکتۆر عەبدوڕەحیم ئەفغەمزادە، پزیشکی پسپۆر لە تەندروستی کۆمەڵ. دکتۆر سڵاوی خوا لێبێت، ئەم کاتت باش، ئەگەر گوێت لێمان بێ دەمەوێت بزانم تازەترین زانیاری، تازەترین ڕێنمایی لە ئێران چی هەیە. جان سڵاوتان لێبێت، زۆر مەمنونم، سڵاو لە بینەرانیشتان. زۆر سپاس. بە حضورتان لە ئێران ئەلعان هەروەکو نازانم خەبەرتان ببێیانە بەرنامەی دوورە پارێزی کۆمەڵایەتی، فاسیلەگوزاری کۆمەڵایەتی و مەحدودکردنی هاتوچۆ لە تەرەف دەوڵەتەوە دانراوە، بەڵام ئەو شتێک کە هەیە هەر خۆپارێزی خەڵکە کە دەبێت زۆر گرنگەوە دەبێت ئەو کارە زۆر بە گرنگایەتی پێ بدرێەوە بەڕێوە بچێ. ئەگەر ئەو ڕعایەتکردانە ببێ و ئەو خۆپارێزیانە ببێ، ئومێد هەیە کە گیرۆگرفتمان کەمتر بێ. دەنا لەم ماوەی شووی تەحتیلات و نەورۆز وەمانە هاتوچۆ بووە، چەند ملیۆن کەسێک لە ئێران سەفەریان کردووە، دوای ئەویش بەرنامەی 13 بە دەروشت لە پێشە. ئەگەر لەمانەدا ڕعایەت نەکرێت دووبارە زۆر بوونەوە و هەڵکشانێک لە ئاماری توشبوان و کەسانێک کە دواییش ڕەنگە لە نێو ئەو کەسانێک کە توش دەبن چەند دەرسەدێکیان یان لەدەستدەدەن، بەو خەتەرە هەیە. یعنی شتێکی کە ئەوڕۆ لە ئێران زۆر باسی لەسەر دەکرێت، ئەو باسەیە کە داوا لە خەڵک بکرێت کە خۆپارێزی کۆمەڵایەتی و تووریگرتن لە یەکتری تێکەڵی نەکردن و سەفەر نەکردن ڕعایەت کرد. زۆر باشە کە ئەوڕۆ باسی دەکرێت. بەڵێ دکتۆر، بەڕای جەنابەت یاخود بەڕای پسپۆڕانی دیکەی تەندروستی لە وڵاتی ئێران، ئایا بارودۆخەکە بەرەو کوێ دەڕوا؟ ئایا لە ئێستادا کە بە بەردەوامی ژمارەکان زیاد دەکەن و بەداخەوە ڕێژەی مردن زیاد دەکات لە ئێران، ئایا پلانی داهاتوویان چییە؟ هەمووکو حکوومەت، هەمووکو وەزارەتی تەندروستی بۆ زیاتر ڕێگریکردن لە بارودۆخەکە؟ ئەو شتێک کە ئەلعان ڕێژەکە کەمێ زیاتری کردووە، زۆرتر لەبەرەوەی پشکنینەکان زۆرتر بوون. دەرسەدی کەسانێک کە تاقیکردنەوەکانیان جوابی دێتەوە و دەردەکەوێت زۆرتر بوون، و پێشتر ئەو کەسانەی کە تاقیکردنەوەیان بۆ دەکرایان ڕاجعیان کەمتر بووە، شتەکە کەمتر دەردەکەوت. ئەمە شتێکی باشە کە تاقیکردنەوەکان زۆرتر بێت، چون زۆر کەسان هەروە خۆتان دەزانن نیشانەیان نییە و لە ماڵێن یامەس ئەلان لە شارێکی پارێزگای سنا لەو کەسانی کە چەند سەد نەفەرێک کە لانجیرۆ دەیبوون، چەند هەزار نەفەریان 2000 نەفەر لەگەڵەوانە تێکەڵی و بەریەکەوتنیان بووە. ئەوانە پێیان ڕاگەیان و کە بڕۆنەوە لە ماڵێ دانیشن ئاگایان لە خۆیان بێت دەرێ نەیان قەرەنتینە ڕعایەتکەن. ئەوەی کە بۆ دانەدانەی ئەوانە تاقیکردنەوە نەکراوە ڕەنگە دەری ناخات کە ڕێژەی بەڕاستی و ڕاستەقینەشتەکە چەندەیە. پلانێک کە هەیە داواکە بدیت ئەوڵەن ئەو تون و تۆڵترکردنی قانون و یاساکانە بۆ ڕێگریکردن لە هاتوچۆ بۆ ئەوەی کە نیوە قەرەنتینەیەک لە شارەکان بڕێوە بچێت لە تەرەف دەوڵەتەوە. بەڵام داواکاری وەزارەتی تەندروستی پزیشکان لە خەڵکەوەیە کە خۆیان خۆپارێزی ڕعایەت بکەن. زۆر باشە کاک دکتۆر، ئایا پشکنینەکانی لایەنی پەیوەندیدار تەندروستی یاخۆت حکوومەت بە شێوەزێکی هەڕەمەکی و گشتیە لە شوێنەکان، یاخۆت تەنها پشکنین بۆ ئەوانە دەکرێت کە
نیشانە سەرەتاییەکانی توژون بە ڤایرۆسی کۆرۆنایان تێدا دەردەکەوێت و سەردانی نەخۆشخانەکان دەکەن ئەو کات پشکنینیان بۆ دەکرێت. هەردووچیان هەیە لە ئێران ئەو تەرخی غەربالگەری یا ئیسکرینینگ کە پێ دەڵێن تا دوێنێ و پێرێوانە نزیک 50 ملیۆن نەفرێک کەسانێک کە نیشانەیان هەیە و دەتوانن بە تەلەفۆن تەماس بگرن و باسی نیشانەکانیان بکەن بڵێنێ و ئەو کەسانەی کە مشکوکن وە پێویستی بەوەی هەیە کە مڕاجعە بکەن بەجێ ئەوەی بچنە نەخۆشخانەکان بنکەی تەندروستی دەستنیشان کراوە کە مڕاجعە دەکەن بۆ بنکە تەندروستیانە لە هەر شارێک کە مشخص کراوە بۆی جێگای خەرەباڵغ و شلوغ نەچێت وە نەچنە نەخۆشخانە لەوێ پیرۆدەی ئەو ڤایرۆسە بن. زۆر باشە کاک دکتۆر، پرسیارێکی زۆر جدیم هەیەەوە ڕەنگە پێویست بکە کە جەنابیشت کەمێک بگەڕێیتەوە بۆ ئەو کاتێک کە کۆرۆنا سەرهەڵدەدا لە ئێران بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شارە کوردیەکان. ئێستا شتێک هەیە لە هەرێمی کوردستان لەوەی کە بووەتە تەنانەت جێگەی گومان بۆ پزیشکە پسپۆڕەکانیش. ئەو کۆرۆنایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە زۆر جیاواز بەدی دەکرێت لەو کۆرۆنایی کە لە ئێران و لە وڵاتەکانی دیکە هەیە. ئایا شارە کوردیەکان ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان لە ڕووی کەشوهاوا جیاوازیەکی هەبێ لەگەڵ شارەکانی دیکەی ئێران یاخۆت لە ڕووی سروشتی خەڵکەکەشەوە بنیەی جسمی خەڵکەکەشەوە جیاوازیەکی هەبێ. ئایا دەستپێکی سەرەڵدانی کۆرۆنا لە هیچ نەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شارە کوردیەکان وەکو ئێستەی هەرێمی کوردستان بوو کە خەڵکێک خەریکە متمانە بەوە بەیانی بەو شێوازە بیر بکەنەوە کاسڵەن کۆرۆنا لە ئارادانیە پەتایەکی زۆر ئاسایی وەکو هەڵامەت و وەکو پەتاکانی دیکە وایە؟ کاڕادەیەکی زۆر دەتوانین بڵین هەروە بووە، ئەسڵ لە ئێرانی شەروا بووە، یعنی لە ئەوڵەوە ئەو نەخۆشیە نیشانەکانی زۆر دیاریکراوە مشخص نەبوو لەگەڵ ئەنفلوانزا و لەگەڵ هەڵامەت و ئەو نەخۆشیانە هەروەک یەکوا بوو. یعنی زۆر کەس ئەلعانی ڕەنگە زۆر کەسە و نیشانانەیان ببێ و مراجعانەکەن و بەڕاستی هەڵگری کۆرۆنا بن، ئەوە لە ئێرانی شەر بووە. یعنی من پێم وانییە کە لە هەرێمی کوردستان زۆر جیاوازێکی ببێت چون ئەوەڵە ڕێژەکە کەمە وەقتی ئێمەش ڕێژە و ڕقم تعداد کەمە واقعاً قەزاوەتکردن سەختە تۆ بتوانێت لەسەر تعدادێکی کەم ئەو من ئەماری هەرێمی کوردستانم نییە کە نیشانەکان دیارە و پزیشکە بەڕێزەکان دەزانن کە نیشانەکان چەندە لەگەڵ نیشانەکانی وڵات، بەڵام لە کوردا زۆربەی کەسەکان وە لە نەخۆشیەکانی کەشدا وایە وانێت کە هەموو نیشانەکانیان بە شکڵێکی تیپیک ببێت، یعنی بڵێن حتمەن تاو یاویان هەیە حتمەن وەزەی وشکیان هەیە و حتمەن نیشانەکانی تەنگەنەفەسیان. بەڵام دکتۆر ببوورە لێرە دەوترێ و کۆرۆنایی کە هەیە هیچ کوشندە نییە، پێویست بەو هەموو ترسود لە ڕاوکێژ ناکە. ئایا ئەتوانین بڵین لە ئێرانیش بەم شێوازە خەڵک بیر دەکاتەوە یا لە واقعەکەی ئا بەو شێوازەیە؟ ڕەنگە لە ئەوڵیەکانی وا بێ، لە ئێرانیش لە ئەوڵەوە زۆر گەندەیەکەی دیار نەبوو. دوای ئەوە بەستە بە کەسانێکە کە دەیگرن، ئەو کەسای کە هەروە خۆتان دەزانن کەسێک بێ دیارە گەنج بێ فەرقەکە لەگەڵ کەسێ بە ساڵاتی وا بێ نەخۆشی درێژخایەنی ببێ یانەی بێ ئەو تایبەتمەندیانە جیاوازە. باشە کاک دکتۆر، دیارە پێش دەستپێکردنی یا تەشەنەسەندنی نەخۆشەکە لە کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕێوشوێنی پێم وایە جدی لە هەرێمی کوردستان گیراوە بەر جیاواز لە کۆماری ئیسلامی ئێران کە هێشتا بۆ نمونە ڕێگاکانی هاتوچۆ بە تەواوەتی قەتع نەکراوە، بەڵام لێرە خەرەنتینەی تەنان لە ماڵەکانیش دەست پێ کردووە، هاتوچۆ لە ناو شەقامەکان و لە ناو کۆڵانەکانیش قەدەغەیە. باوەڕت وا هەیە کە تا چەندە یا تا چەند ڕۆژی دیکە ئەم مەترسیە لەسەر هەرێمی کوردستان ئەگەری هەیە لە ئارادا بێ یا خۆت تا چەند ئەو ڕێکارانە وای کردووە کە ئەو کۆرۆنایە لە هەرێمی کوردستان بەو شێوازە شدت پەیانەکە کە لە ئێران و لە شارەکانی دیکە وڵاتانی دیکەدا هەیە؟ ئەو نەخۆشیە هەروەکو دەزانن دەورەی کۆمۆنێکی هەیە، دەورەی نهێنیەکی هەیە کە 14 ڕۆژە بڵین لە چەند ڕۆژەوە تا 14 ڕۆژە ڕەنگە کەمی زیاتریش ببێ لە بەعزە هەندێک لە نەخۆشەکاندا، یا لە لانی کەم دەبێت 2 هەفتە تا 14 ڕۆژەکە ئەو قەرەنتینە و ئەو خۆپارێزیە ئەو دوورە پەرێزیە ببێت کە خەڵکەکان لە ماڵێ بن کە ئەگەر کەسانێکیانت دەرکەون نەگەوەی وە بەرکەوتنیان لەگەڵ خەڵکی کردێ ئەوان دیگرن، ئەنی لانی کەم 2 هەفتە تا 3 هەفتە لازمە بۆی کە دەرکەوێ وەزعیەتەکە چۆنە و یەک دەفە ڕێژەکە هەڵپشانی نەبێت. بەڵێ دکتۆر کۆتا پرسیارمان ببوورە لە کوردستان سەرەتا باز لەوە دەکرا کە ڕەنگە گرفتی کەمی پێداویستی پزیشکی یاخود کەمی جیهازی هەناسەدانی دەستکرد دروست ببێ. ئایا لە ئێران بەڵام ئێستا دەبینین لە زۆرینەی وڵاتانەوە دروست بووە، لە ئێرانیش هەمان گرفت بەدی دەکرێت؟ لە ئێرانیش ئەو گرفتە هەیە، لە ئێرانیش
تەختی ICU تا 15,000 لە ئێران بە تەواوی ئێراندا هەیە ولی 5,000 بۆ نەخۆشەکانی کە پێویستە ئێگەر ئەو نەخۆشانەی پێویستیان بە ICU دەبێت ڕێژەیانەوە دەبچێتە سەرێ لە 10,000 زیاتر بێ یا لە هەر پارێزگایەک لەو تعدادی کە هەیە زیاتر بێ دیارە شتەکە سنووردارە و بەرناکەوێ و ئەو کێشەیە دروست دەبێت ئەنیم پێم وایە لە تەواوی وڵاتەکان ئەو سنوورداریە لە ئیمکانەتەکەدا هەیە. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڕەحیم ئەفخەمزادە پزیشکی پسپۆڕی تەندروستی کۆمەڵکە لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمان نبووی. سپاس بۆ زانیاریەکانت دکتۆر. هەرم پرسیارانی کێسە کردم لە جەنابی دکتۆر عەبدوڕەحیم. خەڵک خەریکە ئیدی بە گومان دەبێت دەڵێ کۆرۆنا هەر بەڕاستی لە هەرێمی کوردستاندا هەیە و جگە لەمەش هەر کەس کە دوێنی دەڵێ مانگی 12 ساڵی ڕابردوو من هەموو ئەم ئەنفلۆنزایم گرتووە یا ئەو ڤایرۆسم گرتووە کە هەموو نیشانەکانی کۆرۆنای تێدا باز دەکرێت. بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی کە دەوترێ ئێمە دەبێ بزانین ئەمە ڕای هاوڵاتیانە لە بابەتی پزیشکیدا زۆرینەی کات ڕای هاوڵاتیان لەگەڵ ڕای پسپۆڕان جیاوازە ئەمیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان ڕەنگە هۆشیاریان نەبێ ئەمە سەبارەت بەوە. پاشان بۆ ئەوەی بابەتێکی دیکە بۆ هاوڵاتیان ڕوون بێت کە دەڵێ من مانگی 11 و 12 ئەم پەتایم گرتووە هەمان نیشانەی هەبوو نەگەر ئەم پەتایە توانین بڵین سواین فلو بڵین ئەنفلۆنزای بەراز ئەنفلۆنزای باڵندە ئەنفلۆنزای وەرزی هەڵامەت هەموو ئەمانە گونجێ نیشانەکانە نێکێک بێ و بە تایبەتی لەم دوایانەدا یەکێک لە نەخۆشەکان کە دەستنیشان کرا بە کۆرۆنا لە نەخۆشخانەی شارەوە دەستنیشان کرا بوو پزیشکێکی هەناوی ئەگەڕێتەوەڵێ هیچ یەکێک لە نیشانەکانی هەڵامەتی تێدا نەبوو بەڵام هەندێک لە نیشانی تێدا بوو کە لە نیشانەکانی کۆرۆنادا لە ڕێڕەکان باسکراوەواتە دەڵێ کۆرۆنا ئەم نیشانەی بەدەگمەن تێدا بێ ئەمە سەبارەت بەوە. جا من پێم خۆشە لەسەر یەک خاڵ بۆستین کاک جەلال ئەوەی کە هاوڵاتیان گومانیان بۆ دروست بۆ یاخود دەڵێن بۆچی کۆرۆنا لە وڵاتی ئەمە تا ڕادەیەک سوکترە دەبینین لە ئیتالیا لە ئەمریکا خەڵک دەکوژێ بەردەوام بەڵام بۆ لە کوردستان هێشتا ئەو دوو هەفتەیە کە باز دەکرا پزیشکان پسپۆڕان دەیانوت ڕەنگە کارەسات ڕووبدا بۆ ڕووی نەدا بۆ هێشتا کەیس کەمە ئەگەر هۆکاری کەیس کەمیەکەش بڵین کەم فەحسکردن بێ بۆ بە گرفتەوە کەس نابین بۆ کەس نابینین بمرێ. تابەتش دکتۆر ینی بە هیچ شێوازێک لە بەرنامەی پێشووە یەکێک لە دکتۆرە بەڕێزەکان بەڕێوەبەری نەخۆشخانەی سەرچنەر باسی لەوە کرد کە پێویستمان بە ئامێری هەناسەدان بۆ هیچ یەکی لە نەخۆشەکان و توشبانی کۆرۆنا نیە تا ئێستا نەبووە. بەڵێ زۆر باشە. خۆی ئەم بابەتە بۆچی لە کوردستان بەم شێوەیە بابەتێکی تاو زانستیە و ڕەنگە هۆکارەکە هێشتا نەزانراو بێ ڕەنگە کات وەڵاممان باتەوە کە ئەمە لە ڕاستیدا ئیشی پسپۆڕانە قسەی تێدا بکەن بەڵام من ئەوەندەی کە ئامادەم کردووە ئێستا وتەی پسپۆڕە جیاوازەکان بۆ نمونە پسپۆڕێکی ڤایرۆلۆژی قسەیەک دەکات پسپۆڕێکی هەناوی قسەیەک دەکات واتەمانە وتەی خۆم نین بەڵکو ئەو لێکدانەوانن کە لە پشتی بابەتەکەون بەدڵنیامە بەسمان لێکدانەوەی زانستی ئەگینا لێکدانەوەی بۆ نمونە ئاینی یاخود سیاسی ئەمانە بابەتێکی دیکەوی ئەمە تەداخلی ناکەین زانست شەرم لە کەس ناکات بەدڵنیایەوە. یەکێک لە بابەتەکان دەتوانین بڵێن گرنگترین هۆکاریشە لە هەرێمی کوردستان ڤایرۆسەکە پێشووتر بڵاو بوویەوە بڵێن لە وڵاتێکی دیکە زانیاری لەسەر دروست بوو پاشان هاتە هەرێمی کوردستان بەڵام وڵاتێکی وەکو چین کاتێک زانی کە پێویستە خۆپارێزی بکە و کەڕانتینە بکە کە تەواو تەشەنەی کردبوو ئەسڵن دوای ئەوەی بەشێکی زۆر لە نەخۆشەکان بە نیمۆنیا بە هەوکردنی سیەکان بینران اینجا گومان کرا کە ئەمە گونجە ڤایرۆسێکی دیکە بێواتە هەرێمی کوردستان زوو هاتەوە دەست هەر زوو قەرباڵغیەکانی داخست هەر زوو ڕێکاری خۆپارێزی گرتە بەر ئەمە هۆکارێکی زۆر گرنگە. دەتوانین بڵین هۆکارێکی دیکە ڕەنگە بارودۆخەکە هێشتا بەو شێوەیە نەبێت کە باز دەکرێت هێمنە فەخەمزادەش باسی کرد عەبدوڕەحیم فەخەمزادە وتی لەوەی کە دەستپێک لای ئێمەش بەم شێوازە بیران دەکردەوە بەم شێوازە بەڵێ ئەمە قسەکەیە ڕەنگە جارێک کات قسەیەکی دیکەمان بۆ بکە کە ئێمە هیوادارین هەر بەم شێوەیە بەردەوام بێ بەڵام ڕەنگە کات هەفتەیەکی دیکە دوو هەفتەی دیکە قسەیەکی دیکەمان بۆ بکە یاخود دەتوانین بڵین ئێستا لە نزیکەی 100 کەس دوو کەسمان ئێمە بەهۆی کۆرۆناوە مردووە کە کەمیش ناکات لە وڵاتێکی وەکو سین دوایەوەی کە چاکبوونەوەکان لەگەڵ مردنەکان تەواو بوو دەتوانین بڵین ڕێژی مردن لە 3.8 ئێمەش تا ئێستا لە 100 کەس دوو کەس مردووە ڕەنگە بارودۆخەکە بەو شێوەیە باش نەبێت. یەک خاڵی دیکە کە زۆر گرنگە لە وڵاتی چین کە بینیتان بەو شێوە گەورەیە تەشەنەی کرد یەکەم کەیس کە تۆماریان کرد هەتاوەکو مانگێ دوای تۆمارکردنی یەکەم کەیس 60 توش بوویان هەبوو واتە ئەمڕۆ یەکەمین کەیس تۆمارەکەن مانگێکی دیکە لە ماوەی مانگێکە 60 توش بوویان هەبوو بەڵام وڵاتێکی وەکو عێراق کە ئێستا داتاکانت خوێندەوە دوای تۆمارکردنی یەکەم توش بوو بۆ دوای مانگێک 358 توش بوومان هەبوو کە ئەمە مانای چییە؟ ئەمە گونجەیە لە دوای زیادبوونی کەیسەکان هەر یەکە لەم کەیسانیش
ئەگونجە کەیسانی دیکە توش بکە واتە ڕەنگە لای ئێمە هێشتا سەرەتای کارەساتەکەوێت. بەڵام دکتۆر ئەگەر تەوان ئەمە شیکاری زانستیگوتمان ئەمانە لێکدانەوەن بەڵام لێکدانەوەیان زانستی نیە. ئەگەر سەیری عێراق بکەین هەرێمی کوردستان بکەین ڕاستەوخۆ لەگەڵ ئێران بەریەکەوتنمان هەبووە خەڵکەکەی وانە بەڵام وڵاتانی ئەوروپاچی لە ڕێگەی فڕۆکەوانی و گەشتونەتە چین و گەشتونەتە ئێران کە وەکو دوو وڵاتی سەرەکی زیاتر کۆرۆنای تێتاتە شەستەندووە بەڵام ئێستا سیرەکەی لە ئەوروپا لە ئەمریکا زۆر بە خێرایی توشبووەکان بەرز دەبنەوە. بەڵێ بە دڵنیاییەوە لە هەرێمی کوردستان خۆ هەرچەندە ڕێکارەکان زۆر باشن بەڵام بە حکمی نزیکی و تێکەڵیەکە دەبوو حاڵەتەکان لە ئێستا زیاتر بوونایە. بە دڵنیاییەوە بەڵام ئەوە ئێستا خاڵێکی دیکە باسەکەین لە وڵاتانی ئەوروپا بەگشتی بینیمان هەندێک درەنگ هاتنەوە دەست یعنی تەنانەت یەک ڕۆژ درەنگ هاتنەوە دەست کەمە پسپۆرانی تەندروستی کۆمەڵ باسی دەکەن زۆر دەور دەبینێ لە بڵاوبوونەوە تەشەنەکردنی ڤایرۆسەکە چونکە من ئەگەر توش بووم لە بازاردا بسوڕێمەوە دوایەوە کەڕەنتینەشم بکەن من ڕەنگە ڤایرۆسەکەم گواست بێتەوە. خاڵێکی دیکە نمبر of the tests لە زانستدا دەوترێت بڵێن ژمارە و تێستانی ئەنجام دەدرێت لە ئەڵمانیا تێستەکان تەنها بۆ کەسانە نیە دێنە نەخۆشخانە دەچن هەموو ئەو کەسانی کە نۆرمالیشن تێستیانەکەن ئەمە چی دەگەێنێ توشبوو زۆرە دۆزنەوە بەڵام توشبووەکانیان زۆربیان حاڵیان باشە بۆیە مردوو کەم دەبینین لە ئەڵمانیا هەمە هۆکاری زۆرە بەڵام یەکێ لە هۆکارەکانەوەی لە وڵاتێکی و ئیتالیا لەبەری بارودۆخەکە لە دەست دەرچووە تەنها ئەو کەسانە تێز ئەکەن و تۆمار ئەکرێن کە هاتوونەتە نەخۆشخانە بە دڵنیاییەوە تۆ ئەگەر تەنها ئەو کەسانی بە نیشانەوە دێنە نەخۆشخانە تۆماریان بکەی ڕێژەی مردنیان تێدا زۆرتر بێ وەک لەوەی ڕاندەملی تێست بکەیت و بڕۆیتە جێگاکان. هۆکارێکی دیکە کە باز دەکرێت وتمان لێکدانەوەی ئەمانە دەگونجێ ئەو کوتانانەی کە پەیوەندی بە نەخۆشی سیل یاخود مەلاریاوە هەبووە کە هەندێک لە پزیشکانی دەرمانسازی باسی دەکەن ئەمانە ڕێگری بکەن لە هەوکردنی سیەکان وەک خراپبوونی بارودۆخی سیەکان بەهۆی ڤایرۆسەکەەوە کە ئەمە وتمان لێکدانەوەیەکە کوردی خۆمان بە شێوەیەکی گشتی هەم کوتانەکانی مەلاریا هەم سیلی وەرگرتووە زۆربیان توش بوون بڵێن بەشێکیان ڕەنگە بەرگریمان پیا کردبێ هۆکاری ژینگەی لێک دەدرێتەوە ڕەنگە ژینگەی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان تا ڕادەیەک سیستەمی بەرگریان باشتر بێ هۆکارێکی دیکە لێک دەدرێتەوە جیاوازیشمان زۆرتر بین بەڵێ بیزەبێت ڕەنگە ئەمە دەوترێ ڕەنگە و کۆڕۆناییش کە وەک باز دەکرێت ڕەنگە دوو جۆری هەبێ ڕەنگە جۆرێکی ئاساییتر هاتبێت هەرێمی کوردستان تا ئێستا کەواتەمووی لە ئەگەرەکانە یەک ئەگەری دیکەمان بیر نەچێ بەڵێ بە دڵنیایەوە دەوترێ ئەمانە پسپۆرانی ڤایرۆلۆجی باسی دەکەن ڤایرۆسەکە ڕێکۆمباینێشنی کردبێ واتە دواوەی تووشی کەسێک دەبێ لەم کەسەدا بە دڵنیاوە کۆڕۆنا جۆری دیکەی زۆرە ئەم ڤایرۆسە لە ناو ئینتراسێلولەری لە ناو خانەکەدا ڕێکۆمباینێشنی کردبێ لەگەڵ ڤایرۆسێکی دیکە بۆ ماوە مادەکەی لێ وەرگرتبێ و هەندێک لاواز بوو بێ پاشان لەم توش بووەوە گوازرا بێتەوە بۆ کەسانی دیکە وەک وتمان ئەمە هەموو ئەگەرەکانن بەڵام ئێمە نابێت بە هیچ شێوەیە ئەم قسەیە بە هەند وەربگرین بڵێن ڤایرۆسەکە مەترسی نەماوە پێویستە خۆمان بپارێزین و من لێرەوە بە هاوڵاتیانی خۆشەویستی ڕادەگەێنم لە جاران زیاتر پێویستە خۆمان بپارێزین لە ماڵەکان بمێنینەوە هۆکارەکانی خۆپارێزی بەکاربهێنین چونکە دەتوانین بڵێن لەم هۆکارانی کە باسم کرد گرنگترینیان هۆکاری خۆپارێزی ئێمەیە و مانەوەیە لە ماڵەوە و خۆپاراستنە لە ڤایرۆسەکە. زۆر باشە بینەرانی عزیز دیارە میوانێکی تایبەتمانەیە کە ئەویش بەڕێز دکتۆر کاوەفەرە سعدون پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و هەناسەدان لێرە لە ستۆدیەکانمان میوانمان دەبێت ئەوەش سیڤیەکەی دکتۆر کە لە ساڵی 1973 لە شاری سلێمانی لەدایک بووە قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە سلێمانی تەواو کردووە خاوەنی بڕوانامەی بەکالیۆرسە لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی پزیشکی ڕاهێنراوی نەخۆشیەکانی هەناوی و سنگە پزیشکی پسپۆر لە نەخۆشیەکانی سنگ و ئەندامی هەناسە کە زمونێکی و خزمەتێکی زۆری هەیە لە شاری سلێمانی و بە دڵنیایەوە لای خەڵکێکی زۆر ناسراوە. دکتۆر گیان زۆر سپاس کاکتۆرەگەر لێەوە دەست پێ بکەین هاوبەش بی لەگەڵمانە لەسەر ئەو گومانانەی کە ئێستا هاوڵاتیان هەیەە لەسەر کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆمنتی جەنابەت چییە؟ لە ڕاستی ئەوەی کە من بیستم لەم کۆمنتانی بەڕێستان با سەرەتا بزانین ئەو ڤایرۆسەی کە بڵێن ئێستا لە جیهانا بڵاوبۆتەوە هیچ توێژینوێکی زانستی نییە باسیەوە بۆ بکات کە جۆرێکی جیاواز لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر هەیە. شینەکەش چییە؟ ینی ئەوەی ئەی سەلمێنێ ئەو تێستەی کە بۆ هەموو یەکری هەر عینی تێستە و هەر عینی ڤایرۆسیش دەرەخە بە یەکیت بۆ هەموو یەک شتەکرێ ئەبین ئەمە ئەی سەلمێنێ کە ڤایرۆسەکە لە هەموو شوێنەکانە تقریبا بەڵام ناکرێت ئەو ئەنتیجینەی لەسەر ڤایرۆسەکە کە کیتەکە پشتی بێ بەستێ لە هەردوو جۆرەکەی یەک ئەنتیجین بێ واتە دوو جۆر لە ڤایرۆسمان هەبێ بەڵام هەردووشیان لە ڕێگەی یەک ناسەرەوەەوە کیتەکە بیناسیێتەوە ئەمە ڕێتی خۆی کیتەکە کە ئەیناسێتەوە ڕێژ مادی بۆ ماوەیەکەی وەیەتی دانی تۆ کە ڕیل PCR فاسی بۆ ئەەکەی مادی بۆ ماوەی ڤایرۆسەکە پشکنینی بۆ ئەەکە
لە ڕێی ئەوە تۆ بۆ دەرەکەوێت کە ئەو جۆری ڤایرۆسەیە کە باسی لێەوە ئەکرێ بۆیە باسەکرێ ڤایرۆسی کۆرۆنای نوێ یعنی ئەم تێستێکە هەیە تەنانەت ئەم ڤایرۆسە لە 85 زیاتری لە ڤایرۆسی کۆرۆنا کۆنەکانەچێ لە 5 فەرقی هەیە بەڵام ئەوەش جێ ئاکاتەوە بین ئەیسەرمێن طبعا ئەمە من حەزەکەم ئەوە زۆر نەچینە ئەو شتانەوە ینی ئەوە ڤایرۆسەکە طبعا لە هەموو جیهانە شتێکی وان نییە بڵێ جیاواز ئەمە یەک هۆکارەکەی چییە کە لێرە بەڕاستی گومانی خەڵەجی خۆیەتی دکتۆر نانە مۆزوعەکە چییە لێرە کۆمەڵێک شت هەیە یەکەم زوو ناسینەوەی نەخۆشیەکە و زوو کارکردن بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی من هەستەکەم ئەوە خاڵێکی زۆر گرنگە لێرەیە چونکە تۆ لە وڵاتانە سیرکە کە ئێستا تەشنەیەکی زۆری کردو مۆزوعەکە چییە زووتر کاری لەسەر نەکراوە بابەتەکە بە شێوەیەکی سادە وەرگیرا وەکو ئەوەی کە لای خۆمان ئەوتری کوردستان زوو هاتەوە دەست بەڵێ من هەستەکەم ئەوە خاڵێکی جەوهری زۆر گرنگە لە بابەتەکە کە تۆ بۆ هۆی ئەوەی کە ئێمە هەتەنانەت لەوێ بڵاو بوو بۆ لێرە باسیەوە ئاکرا ئێمە مانگی زیاتر پێجێسە بەرنامەیەکمان کرد لەسەرەوەی کە پێویستە خەڵک 14 ڕۆژ کە لە وڵاتانیانەوە جیاب بکرێنەوە من هەستەکەم ئەگەر ئەو خەڵکانەشی کە بە قاچاق هاتنەوە تێکەڵای کۆمەلگا بوون ئەوەی کە ئێستا لە کۆمەلگا هەیە بەشێکی خەتای ئەوەیە ئەگەینە ئەگەر ئەوانە هەمووی کانێتنی بکرایە دەسەوڕێکم ئێستا کۆنتترۆل کرابوو ڕەنگە پرسیارێکی زۆر سادەش بێتە ئارا ینی ئێستا بڵێن هەرێمی کوردستان لە ڕووی تەندروستیەوە یان لە ڕووی پزیشکیەوە بە دڵنیاییەوە لە پێش وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکاوە نین ئایا ئەوان هەستیان بەم بارودۆخەنە دەکردکەوەکو ئێمە زوو بە خۆیانە بچنەوە و زوو ڕێگەکان بگرن یا تەنها ئێمە لەم بینەیە لێرە ئەم ڕەحمەی پێکردوین لێرە لایانی ئابوووریەکە زۆر دەوری بینێت لێرە ئەوروپا و لە ئەمریکا زۆر تەرکیب لەسەر ئەو بابەتەکەن داخستنی کۆمەلگا بەو شێوەی کە ئێستا هەیە زیانێکی زۆر گەورە بە تەنانەت ئەمریکا سەرۆکی وڵات هێگرتوەکانی بکە ئەیوە ئەگەر بەدەست پزیشکەکان بێبێ هەموو وڵات دابخین ئێمە دای ناخین بە قسەی پزیشکەکان ناکە لەم بابەتەیە کەواتە لێرە سەبەبی تر هەیە کە ئەو هۆکارانیان نەگرتە بەر یعنی لێسە گەیشتوتە ئەو قۆناغی کە بە شێوەیەکی زۆر بەڕڵاو ڤایرۆسەکە بڵاوێت بەڵام لێرە یەک شتیش بزانین ئێمە شەر نییە ئەو قۆناغەمان تێپەڕان بێ یعنی ئەوە مانای ئەوە نیە کە عادەت کەمە ئێستا کە ئێمە نەچین ئەو قۆناغەوە لە ڕاستی ئەبێ ئەم بارودۆخی کە هەیە زۆر بە وردیەوە لی بڕوانین لە وڵاتانی ئەوروپاش هەر بەم شێوەیە دەستی پێکرد بەڵام ئەوان درەنگتر ئەم هۆکارانیان بەکارێنە بۆی ئەبینی ئەو تەشەنە زۆری کردووە ئێستا ئێمە لەو مەرحەلەیان کە پێوترێ سستین کۆمیونیتی ترانسمیشن ئێستا لە ناو کۆمەلگا هەیە بەس بە شێوە هێواشەکەیەتی لێرە دوو جۆر هەیە لە جیهانە جۆرێکی زۆر خێرا هەیە کە ئەوە ئەبینین خەڵکێکی زۆرەی گرێ و نسبەتی وفات و مردنیش پێی زۆرە جۆرێکی هێواشەیە ئەمە جۆ لە جۆرە هێواشەیە وڵاتی تریژێ بامان شێوازی بڵاوبوونەوە بەڵێ ینی کار کراوە لەسەر ئەوەی کە تۆ نەهێڵی بەو شێوە خێرایە بڵاو بێتەوە پێشتر ئیش لەسەر کرد وەکو رووسیاژی سە باس ئەکرێ رووسیایەکە لە وڵاتانی نسبەتێکی کەمیتیایە هەندستان نسبەتێکی کەمیتیایە یعنی وڵاتەکانی دەوروبەری سینیشی کەوت قەرنتینەی زووی ئەلان کردڵێ 21 ڕۆژ لە ماڵەوە بن تەنانەت ئەمەشەکە نسبەتی موچادا بەها یعنی هەیە نەخۆشیەکە بەس نسبەتێکی کەم خەڵک تووشەوێ وا نابێت کە زەختێکی زۆر دروستکار لەسەر وڵاتەکە و بێتەوەی تەنانەت لە کۆتایی بێتە داڕمانی سیستمی تەندروستیەکەت بەو شێوە خێرایە بڵاوێتەوە زۆر باشە کاکتۆر کەواتە ئێستا تازەترین ڕێنمایی بۆ هاوڵاتیانە چییە کە بەتایبەتی بە گومانەوە سێری کۆرۆنا دەکەن لە ڕاستیایتر ئەوەیە ئەم مۆزوعی ڕێنمایانی کە باس ئەکرێ ئەوەی ڕۆژانە مرۆڤ خۆی بپارێزێت لە تێکەڵاوبوون یعنی لە ڕاستی ئەمەی کە ئێستا ئەم کەرەنتینەی شتێکی زۆر باشم تەسەورەکەم ڕۆڵێکی زۆر گرنگە بۆ لەم 1-2 هەفتەیە کە بۆتەوە ئەوەی کە نسبەتێکی کەم هەبێ لە داهاتووشە تەنانەت ئێمە ئەگەر بکەینەوەی کەرەنتینەکەش بشکێنرێ نمونەی وڵاتانی ترمانەیە بۆ نمونە کۆریا تا ئێستا ئەم شێوازەشی بەکارنێنەوە ینی ڕێکارێکی بەڵێ تەنانەت قەدەغی هاتوچۆ ئەمانەشی نەکردووە تێکەڵاوی هێڵەوە بەڵام یەک شێواز بەکارهێنن دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی سوشیال دیستانس یعنی تۆ لەگەڵ خەڵکیە بەرکەوتنە نەبێ ینی بەلانی کەمە لەگەڵ کەسێکی بەرامبەتە مەترێ مەترونیوە نێوانە هەبێ جا لێرا من حەزەکەم خاڵێک تیش باسکەین خەڵک پرۆپاگەندەیەکیان نەکرد ئەیان و ئەم ڤایرۆسە لە هەوا هەیە تەنانەت قسەیەکی سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانیان هێناوە لەسەر ئەمە کە وڵا ڤایرۆسەکە لە هەوا بڵاو بێتەوە بێ هەموو کەس لە هەموو شوێنەکە تەمام بکە ئەمە ڕاست نییە قسەیە بە هیچ شێوێ ڕاست نییە تەنانەت WHO خۆشی ڕەتی ئەم قسەی دایەوە کە ئەم قسەی ڕاست نییە ڤایرۆسەکە لە هەوا نامێنێتەوە بۆ شێوەیە لە هەوا بڵاو نابێتەوە بەڵکو لەو چوارچێوەیە کە ئەو کەسی توشبوو هەیە بۆ ماوەی مەترێ مەترونی تا 2 مەتر تا 3 مەتر بە پێش شێوازی نەخۆشەکە ینی ئەگەر بکۆکێ بپژمێ بەقامی لەوە زیاتر بڵاوی بکاتەوە بەڵێ کاک دکتۆر سەبارەت بەو پڕۆپاگەندای بە دڵنیایە و هەر لە سەرەتاوە پێشەوەی من ئێستا توێژینەوەیەکت پێڵێم بەڵام هەر پێش توێژینەوەیش هاوڵاتیان بڵاویان دەکردەوە گوایە
لە هەوادا بڵاو دەبێتەوە بەڵام ئێمە لە بەرنمەیەکی پێشووتریش باسمان لە توێژینەوەیە کرد ئێمە تەنها توێژینەوەکەمان نەقڵ کرد واتە نەمان کردە هەواڵێک بڵێن ڤایرۆسەکە لە هەوادا بڵاو دەبێتەوە توێژینەوەکە گۆڤاری The New England Journal of Medicine بڵاوی کردەوە کە دەڵێ هێشتا پرێپرینتە پرین نەکراوە بڵاو نەبووتەوە توێژینەوەکە کە کراوە لەسەر ئەوەی ئەڤیلیبلیتی ڤایرۆسەکە چەند ئەمێنێتەوە لەسەر سەرفەیسەکان و ئایا ئێربۆرنە یاخودنا باز لەوە دەکا کە لە ئەنجامی ئەو توێژینەوە زانستی کردویانە 4 کاتژمێر لە هەوادا دەمێنێتەوە یعنی بێگومان لەو دەوروبەرا ئەمێنێتەوە یعنی ئەوە نییە تۆ خەڵک باسی ئەوەیە کرد تۆ لە دەرەوە لە ژینگەی دەرەوە لە هەوای دەرەوە هەوا بیگوێزێتەوە شتی وا هەیە هیچ ڤایرۆسێکی دیکە هەبووە کاکسۆر بەو شێوەیە هەوای دەرەوە بیگوازێتەوە لە ڤایرۆسەکانی هەناسا نا لە هەندێک ڤایرۆسی ترا بڵێن ڤایرۆسی تاعون و هەندێک شت هەیەوەی کە باس کراوە پلەی گۆمانەوە لەواتی ئەوە لە هەوایە بڵاوێت بەڵام غیری ئەوە ئەم ڤایرۆسانەی کە ئێستا باسەکری ئەو توانایی نییە چونکە پێویستی بەچی هەیە پێویستی ئەوەی لەگەڵ ئەو پرژانەی نەخۆشەکە بڵاوێتەوە کە لە دەمیێتە دەرەوە دیارە ئەم پرژانە ئەوەندە ورد نییە بەو شێوەی کە تەمان پێویستی بۆی لە 5 مایکرۆن کەمتر بێ ئەنجا تۆ ئەتوانێت هەوا هەڵیگرێ و بڵاو بێتەوە یعنی قەت ناگاتە ئەو حەدە بەو شێوەیە کە ئەوەندە نسبەتێکی زۆر بێ هەوا بڵێن پیس ببێ بەم پرژانە کەواتە لێرە مەوزوعی بڵاوبوونەوەی لە هەوا شتێکی ڕازنیە تەنها ئەو شوێنی کە نەخۆشەکەی لێ ئەو شوێنی کە نەخۆش جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە یعنی کۆنتاک لەگەڵ نەخۆشە تۆ تووشەکە جەوی دەرەوە مرۆڤ توش ناکە حاڵەتێکی دیکە هەیە کە ئێستا هەموو باسکردن بوو لەسەر ئامارەکانی توش بوون یاخود ئێرەکەمە ئەوێ زۆرە ئێستا خۆێمە 124 توش بوومان هەیە لە هەرێمی کوردستان بە پێی وتی پسپۆڕانی بەرپرسەکان تا ئێستا کەسیان پێویستی بە ئامێری دەستکردی ناسەدان نەبووە خۆشبەختانە قسەیەک دەوترێ یەکێ لە دکتۆرە بەڕێزەکان کە باسی لەوە دەکرد ئەم ڤایرۆسە هیچی لەو ڤایرۆسە ناچێت کە لە ئێران و لە وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکادا هەیە ئەمە ئەنی وەڵامی ئەمە چۆن دەدرێتەوە بە هاوڵاتیان تەنانەت ئێستا گەنجەکان دەڵێن ئەگەر ئێمە لەبەر بە تەمەنەکانی ماڵەوەمان نەبێ ئەسڵەن هیچ خۆپارێزیەکی ناکەین لەسەر کۆرۆنا چونکە ئەوانەی کە ڕۆشتونەتە ناو کەرەنتینەکانە و هەڵگیری ڤایرۆسی کۆرۆنا بوون بە 10 ڕۆژ و 15 ڕۆژ هاتوونەتەوە بەبێ هیچ نیشانەیەکیان تا دەرکەوێت یعنی لە ڕاستیە خۆی ئەمە بۆ چوونە ئەمە بۆ چوونە تەمان ئەم بۆ چوونانە ئێمەگە لە ڕووی زانستی و باسکی تۆ پێویستە بیسەلمێنی ئەم بۆ چوونە ئەم سلمانەش بەچی ئەبێ بە توێژینەوەی زانستی ئەبێ یعنی لە ڕاستیە ئێمە لە کوردستانە چەندین ناوەندی زانستیمان هەیە زانکۆکانەکە بۆ نایەن توێژینی لەسەر ئەم بابەتە بکەن ئایا بزان ئەم ڤایرۆسە ئێستا ئەمە گومانێکە لە ناو خەڵکا بڵاوەتەوە ئەم ڤایرۆسە خۆ ئێستا هەیە نەخۆشمان هەیە وانە ڤایرۆسەکە وجودی هەیە لە سلێمانی و لە کوردستانە بابین بەراوردی بکەین لەنیان ئەم ڤایرۆسە لەگەڵ ڤایرۆسەکان بەو شێوە تۆ بەڕێی زانستی ئەتوانێەوە بسەلمێنی هیچ توێژینەوەیەکی زانستیم نەبینەوە باسیەوە کە بڵێ ڤایرۆسەکە ڤایرۆسەکە خۆی کە مودەیەک لە کۆمەلگا ئەمێنێتەوە بە مروری زەمن گۆڕانکاری بەسەرا دێت ئەگەر گۆڕانکاری بەسەرانێ و بەم شێوازە هەر بڵاو بێتەوە هەتا ڕۆژی دوای هەر بەڵێ بڵێن کۆتایی نایەمە بابەتەکە بەڵام بینراوە هەموو ئەم ڤایرۆسانە مودەیەکی چالاکییان هەیە دوای چەند دابەشبوون ئێستا ئێمە بزڵبت نازانین ئەم ڤایرۆسی کۆرۆنای چۆن جاری وێت لە هەزارەها دابەشبوونە کە ئەم ڤایرۆسە دابەشە بێ خەلەلی تیا دروستە بێ جۆرە نوقسانیەک دروستە بێ کارێکی وا ئەکا بڵاوبوونەوە لە نێوان مرۆڤەکانە نامێنێ ئەمە ئەبێتەوە ئەوەی کە ئەم ڤایرۆسانەها هەندێک جار کە ئێمە نەخۆشیی هەڵامەتەگرین بە نەخۆشەکان ئەڵێن کاکە تۆ هیچ پێویست بە هیچ ناکە ئیسراحەت کە 7 ڕۆژ 10 ڕۆژ خۆی نەخۆشەکە چاکە بێتەوە بەڵێ خۆی ڤایرۆسەکە مودەیەکی هەیە دوای ئەو ئەگۆڕێ گۆڕانکاریەکە وای لێ لە ناوەچێ نامێن ئەمیش بە هەمان شێوێ دکتۆر لە ڕووی ماوە تەوابوونەوەی لە هەرێمی کوردستان دوو شێواز بەرخوردمان هەیە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنادا توشبوواندا بەتایبەتی لە سلێمانی بۆ نمونە ئەو کەسی کە لە دەربەنی خان توش بوو لە دوایەوەی کە وەڵامی پشکنینەکەی بە پۆزەتیڤ هاتەوە 6 ڕۆژ لە کەرەنتینەمایەوە لە ژێر چاودێری تەندروستی و ڕۆژتەوە ماڵەکەی خۆی چەندە لە ماڵیشەوە تێکەڵی کەس ناکە بەڵام لە هەولێر سیر دەکەین لە سێوە تا ئێستا توشبوو هەیە لە هەولێر واتە 25 ڕۆژە توشبوو ڕۆژانە لە هەولێر دەنووسرێت بەڵام هیچ یەک حاڵەت تا ئێستا چوەتەوە ماڵەوە یان ئێتوانن بڵێن 20 ڕۆژ بەسەر ڕەنگە توشبووە تێپەڕی بوو بێت بەڵام تا ئێستا نەگەڕاوەتەوە ماڵەوە من حەزەکەم پێشەوەی پرسیارەکە شوێکی دیکە لێت بکەین ناگونجێت کەسانێک بۆ منە کەسێ دەڵێ دوای 6 ڕۆژ لە کەرەنتینە فەحسەکەی پاک بۆتەوە بەڵام کەسانێک 25 ڕۆژە پاک نەبووتەوە ناگونجێ ئەم کەسێک کە دوای 6 ڕۆژ پاک بۆتەوە درەنگتر تێستی بۆ کرابێ واتە خۆمان دەزانین نەخۆشەکە بکوژنیە لە هەموو کەسێکە ڕەنگە 10 ڕۆژ نەخۆشەکەی تێدا زیاتر لێمات ئەنجا دۆزراوەتەوە کاتە ماوەی زەمەنی مانەوەی ڤایرۆسی ئەمە خاڵێکە خۆی ئیتر بە پێی ئەوەی کەوەی توێژینەوەی زانستی لەسەر کراوە سەرەتا وەکو بە شێوەیەکی ئام باسی بکەین ئێمە باسی ئەوە ناکەین 4 ڕۆژەکەش هەر زۆرە ئەوەی کە لە ڕووی زانستیەوە بە لە 180 نەخۆشەکان 5 بۆ 7 ڕۆژێوێ لەو ماوەیە دەرەکەوێ نەخۆشەکە نیشانەکان بەڵێ نەخۆشەکە
ئیتر بە چەند نیشانێکی سەرەتایی دەست پێکە وردو لە زیادەکە بەڵام ئەم ماوەی لەوانەیە لە سەدا 20ی تر درێژ بێتەوە لە ساعت 10 تا 15 تری بۆ 14 ڕۆژ زیات 15 ڕۆژ بڕوە لە سەدا 5 کۆتایی تا 24 5 تا 24 25 تا 27 ڕۆژی تۆمار کراوەکە ڤایرۆسەکە ئەنج نیشانەکانی دەرکەوتووە لە کەسەکە کەواتە یعنی لێرە مدەی پەیدابوونی نیشانەکە جیاوازە طبیعەتی ڤایرۆسەکەەوە لەوە لەگەڵ کەسەکە خۆش یعنی جاری وایمە پەیوەندی بە سیستمی بەرگری نەخۆشەکەەوە هەیە ئایا ئەم ڤایرۆسە بە ماوەی چەندێک ئەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو بەربەسانە هەتا نیشانەکان دروستکە لە نەخۆشەکە طبعاً ئەوە دوای ئەوە مانەوەی ڤایرۆسەکە لە لەشە ئەویش هەر بەندە بەرگری لەشی مرۆڤەکەەوە لە چەند ڕۆژێکەوە تۆمار کراوە لە چەند ماوەی چەند ڕۆژێکە 4 بۆ 5 تا هەفتەیەک تا چەند هەفتەیەکیش لەوانەیە لە لەشی کەسەکە بمێنێتەوە بەڵام چالاکی نامێنێت لەو کەسە ڤایرۆسەکە لەش پێویستی بە مودەیەکی باش تا پاکی بکاتەوە لێرە من خاڵێکی گرنگ حەزەکەم باسکەم ئەوەی کە توێژینەوەی لەسەرکراوە لە جیهانە تا ئێستا ئەوەی کە لە نەخۆشخانە معتەبەرەکانە بڵێن بەتایبەتی لە سینە ئەوەی کە ئیشی لەسەر نسبەتێکی زۆر لێ هەبووە هەموو نەخۆشێک پێش دیسچارج پێش دەرکردنی لە نەخۆشخانە 3 تێستی بۆ کراوە ئەبێ سیانی 3 جار تۆ بۆی بکەیت لە 3 کاتی جیاوازە یا لە 3 ڕۆژە ئەنجا ئەگەر پاک بوو نردویانەوە بەڵام دوای ئەمەش توێژینەیەکم بینی باسی ئەوە ئەکا هەندێک نەخۆش کە نێراونەتە ماڵەوە تقریبا نزیکی 100 نەخۆش تێسیان بۆ کردوون چیان بۆ کردو ئیندەکشن ئۆف سپیوتەم یعنی دروستکردنی بەڵغەم بە شێوازێکی زانستی تووەکەواکەی ئەو نەخۆشە بەڵغەم فرەیە کە پشکنینی بەڵغەمەکەیان کردووە دەرکەوتووە ڤایرۆسەکەی تیاماوە یعنی لێرە ئەبینین شەر نییە تۆ تەنانە ئێستا من هەستەکەم بە 2 پشکنین لەوانێک کافی نەبێت بیکەی بەسییان باشترە لە 3 کات و ڕۆژی جیاواز تەنانەت ئەو نەخۆشانش کە ئەگەر گویان لێمانە ئێستا کە ئەچنە ماڵەوە باوریابن لە ڕاستیە بۆ ماوەی چەند هەفتەیە کە پێشیانەوەتری ئەوە بە هەموو نەخۆشێک 2 تا 3 هەفتە ئەبێ دوورکەویتەوە لە ئەندامانی خێزانەکە و بە شێوازێکی زانستی و خۆپارێزی تەعاملی لەگەڵاکەن ئەو کەسە چونکە لەوانەیە هەم جا لێرەش بابزانین کەسێک کە چاک بۆ بەڵام ڤایرۆسەکەش لە شیابێ هەر خەڵکی تووشەکە ئەوەش هەر هەیە یعنی توانە هەیە خەڵکی تر توش بکە ئەم ڤایرۆسە بۆی ئەڵێن ئەو کەسانی کە نیشانەیان تیانە خەڵکی تریش تووشەکە یعنی ئێسەوە بینراوە لە ڕووی زانستیەوە لە 30 خەڵکی کە تووشی ڤایرۆسەکە ئەبێ کە خەڵکی تر تووشەکە ئەوانن کە نیشانیان تیانە لە 30 ئەوەی نەخۆشەکە بڵاوکاتەوە ئەوانن کە نیشانیان تیانە لە 50 ئەوانن کە مایل تو مودرێت یعنی لە خەفیف نیشانێکی کەمی هەیە تا تۆزێک قورسە بەڵام ئەوەی تریان ئەوەی کە نیشانە سەختەکانی تیا زۆر کەم بڵاوەکەن چکە کۆنتاکتی خەڵک بۆ چوونی دیکەشان لەوەی کە دەوترێت ئەنفلۆنزای بەراز هەبوو هیچ ڕێکارێکیش لەم شێوەمان بۆ نەگرتە بەر خەڵکیشی کوشت ئەوانەی کە بەرگەی ئەم ئەنفلۆنزایان ناگرت لە ڕوویەوەی کە سیستەمی بەرگی لەشیان بێهێز بوو ئێستا دەڵێن چه پێویست دەکات کۆرۆنا بەم شێوازە ڕێگریەکانی لێ بکرێت لە کاتێکا دەبینی لە گەنجان وانەی کە سیستەمی بەرگری لەشیان بەهێزە هیچ حاڵەتێک تێدا دەرناکەوێت مەگەر یەکێک نەخۆشی درێژخایی نییە بێت نانە ئەو قسەیە زۆر ڕاز نییە من ینی نسبەتێکی باشی ئەوانەشی کە ئەمرن لە گەنجەکانە بابزانە گەنجیش پێی ئەمرێ بم نەخۆشیە بەڵام نسبەتە زۆرەکەی لە پیرەکانە لە خەڵکە بە تەمەنەکانە بەڵام دکتۆر زۆر جار هەم وەڵامەش دەدەنەوە تاوان ئەمڕۆ زیاتر لەسەر گومان و پرسیاری هاوڵاتیان بەرنامەکە دەڕوا دەوترێت بۆ نمونە سیر دەکەیت لە هەندێک وڵات ئەم گەنجانە کە تووش ئێمە دەبین و دەیانبینی لەسەر کۆڵانەکان کەوتون ئەمانە ئالودەن بە مەوادە هۆشبەرەکانەوە زیاتر بۆیە سیستەمی بەرگری لەشیان لاوازانە من ئێستا لەم ڕۆژ نییە بڵێن هەمویان لەم ڕۆژانە پزیشکێکی عێراقی لە ناسریە تەمەنی 30 ساڵە دکتۆر ئوسامە بە ڤایرۆسە وەفاتی کرد چکە تەعاملی لەگەڵ نەخۆشەکان کرد خۆی کەسێکی تەندروستی هیچ کێژێکی تەندروستیشی نەبوو لە تەمەنی 30 ساڵیە بەهۆی ڤایرۆسەکە وەفاتی کرد یەکێک لەوانی کە لە عێراق مردووە پزیشکێکە واتە دکتۆر کاوە تۆ لێرەوە پەیامت بۆ گەنجان و گەنجانی بەتایبەت کاک جەلال ئەمڕۆ گومانی گەنجەکانی زۆر بەڕووی جەنابەتەکەیدەوە بەڵێ شتەکە زۆر بە سادەیی وەرنەگیرێ لە ڕاستیە خۆپارێزی لە هەموو تەمەنێکە پێویستە چکە تۆ حتا ئەگەر تۆ خۆش و بە سەختی نەیگری خۆ تۆ کەسێکت هەیە لە ماڵەوە باپیرەتە داپیرەتە دایکتە باوکتە بەتەمەنە مناڵەکان ئەمانە لەوانەیە بە قورسی و ناڕەحەتی بیرن لەبەرەوە خۆپارێزیەکان لە هەموویان پێویستە بکرێت چونکە کۆنتاکت هەیە لە نێوان مرۆڤەکانەوە گوتم یعنی لە ڕاستیشە بە ئاگامان لەوە بێ ئێمە ئێستا لە مەرحەلەیەکی سوکاین مانای ئەوە نییە ناچێتە مەرحەلەیەکی قورسەوە هێشتا بەڕێی من ئەم مانگی چوارە لە ڕاستیە مانگێکی یەکلاکەرەوەیە بۆ ئەم نەخۆشیە گونجە سەرەتای مەترسیەکە بێ هێشتا لە کوردستان ئێستا لەواچێ لە سەرەتا بێ یعنی لە سەرەتای قورسیەکە هابێ ئەگەر ئەم 2-3 هەفتەی داهاتوش بە سەلامەتی تێپڕ بکە اینجا لە ڕاستی ئەتر بواری ئەو قسەیەتە پێشۆکە ئەم
هینانەی کە ئەکرێ ئێستا بڵێن ئەم شێوازانە لەوانەیە لە حەد زیاتر بێ پێویستە وەرەوە تەخفیف بکرێ ئەم شێوازانە بۆ ئەوەی ژیانی کۆمەلگا بەرەو ئاسایی بنەوە بچێت. زۆر باش کاکتۆر من ئەگەر تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببم بەڵام هیچ حاڵەتێکم تێدا دەرنەکەوێت هیچ کاریگەریەک لەسەر 2000 سیستەمی هەناسەدان دروست دەکات لە داهاتوودا بێ یاخود لە دوای ئەوەش کە ڤایرۆسەکەم لە کۆڵ ببێتەوە. بەڵێ بەڵێ ئەوەی کە بینراوە لەو نەخۆشانەی کە چاک ئەبنەوە تەنانەت ئەوانەش بارە قورسەکانیان هەیە چاکبوونێکی تەواوەتیە یعنی زوربەی زۆریان بە شێوەیەک چاکەبنەوە کە هیچ جۆرە شوێنەوارێکی نەخۆشیەکە لە لەشیانان نامێنێ بەڵام لەوانەیە لەبەروی ئەم نەخۆشیە زۆر قورسە نسبەتێکی کەمی من نامەنێ شتەکان زۆر قورس و ناڕەحەتکەین لەسەر هاوڵاتیان دکتۆر بینە ڕەنگە زیاتر واقعی بێت. بەڵێ بەڵێ ئێستا منە باسی واکەم لە 1000 کەسا لەوانەیە 1 بۆ 2 یا 3 بەشێک لە سیەکانی بفەوتێ بەهۆی ئەم ڤایرۆسە چونکە تۆ لێرە پرۆسەیەکی بەرگری زۆر بەهێز لەناو سیەکانە ڕوئەیە لە دژی ئەم ڤایرۆسە سەرنجامێت ئەوەی بەشێکی سیەکان ئەفەوتێ لەو کەسانە و نسبەتێکی کەم ناڵم یعنی لە هەزارەکانە چەند کەسێک لەوانەیە بەو شێوازە لە داهاتووشە کاری تێ بکات بێتەوەی کە بەشێکی سیەکانی بفەوتێ ئەوەش ڕوئەیە لەم ڤایرۆسە چونکە ئەو گوتمان حاڵەتێکی تەندروستی سەختە کە تووشی کۆندای مناسب. بەڵێ دکتۆر کاوە ئێستا تۆ لەگەڵ درێژکردنەوەی قەدەغی هاتووشۆدەی والله ئەمە بڕیارێکی قورسە ناتوانانی بە ئاسانی پێویستە لایەنەکانی تژ لێ بدرێتەوە. پزیشکێکی پسپۆری بوارەکە پێشنیوەک بەڕای من ئەم هەفتەیەش بوەسترێت تا هەفتەی داهاتوو پەلە نەکرێت خۆی درێژکراوەتەوە بابەتەکە باس ئەکرا بەڵام لە ڕاستیە ناتوانانی تو ئەم شتانە لە وڵاتی ئێمە وڵاتێک نین لە ڕاستیە بتوانین ئاوە بەو شێوازە بەردەوامی خەڵک لە ماڵەوە بێڵیتەوە ئێستا لە وڵاتانی ترکە بودجە تەرخانەکەن و خەڵک بێ ئیش و بێکارە پارەی ئەدرێتێ تۆش پێویستە بیر لەم لایەنانەش بکرێتەوە یان لە هندستان 4 موچە دراوە بەسەریەکە 20 ڕۆژ 1 ڕۆژیش قەرەنتینە هەیە. بەڵێ یعنی لە ڕاستیە تۆ ئەبێ بیر لەوە بکرێتەوە ینی تو ئایا کە ئەمە درێژەکەیت و تازە ئێستا ئەمە کراوە تا 15 مانگ ئەڕات بڵین لەوانەشە شتێکی باش بێت ناڵە من لە دژی نیم ئەمەی کە تا ئێستا کراوە بەڵام لە دوای ئەوە ئەبێ بیر بکرێتەوە لە ڕاستی کارێک بکرێ بۆ ئەوەی ئەم کۆمەلگایەت لەوە زیاتر پەچی نەکوێت ڕاستی خەڵکانێکی زۆر پێویستیان بەوە هەیە بچنەوە ناو بازار بۆ ئیشکرد. کوردەواری شتێکیە دەڵێ کردە پەشیمان بم نەک نەکردە پەشیمان بیکەین خەینا درێژی بکرێتەوە باشتر لەوەی کە لە دەست دەرچێت و دوجار ناڵم یعنی لە ڕاستیە ئەم 15 ڕۆژەی کە ئەم ئیەتە پێشەوە هەستەکەم یعنی کاتێکی یەکلاکەرەوەیە ئەگەر لەم 15 ڕۆژ ئاوا بە سەلامەتی بڕوا و کێشەیەکی وانەیەتە ڕێی هاوڵاتیان لە هەرێمە شتێکی ئاسایە دوای ئەم 15 ڕۆژە ئەم شتانە تەخفیف کرێ یعنی لە ڕاستیە پێویست ناکات بۆ قورسیە بمێنێت. بەڵام دوای ئەوە هێشتا ئێرانمان هەیە وڵاتانی ئەوروپامان هەیە دەتوانین بڵێن ئیدی ئێمە لە ژێرەوە مەترسیە بەڵێ ینی ئێمە توانین لە ناو خۆمانە شتەکان تەخفیف بکرێ ینی قەدەغی هاتوچۆ هەڵگیرێ لە هەندێک کاتە یان بۆ هەندێک کەس یان بە شێوەیەکی دیاریکرا و باشتر بکرێ وەزعەکە بەڵام وەکو وڵاتانی دەوروبەر و ئەو شوێنانی کە نەخۆشیەکەی لێ ناوە بێ هەر ڕێکارە خۆپارێزەکان بەڵێ دکتۆر قسە زۆر دەربارەی گەرما دەکرێت و بەشێکی زۆری هاوڵاتیانی تا ئێستا هیوایان لەسەر ئەو گەرمایی کە لە پێشمانە و دێت هەڵچنیوە ئایا بەپێی دوایین توێژینەوە زانستیەکان بەپێی پسپۆڕی جەنابەت کە ئێستا شتێکی لەبارەوە دەزانی ئایا گەشتبین بین بە هاتنە پێشەوەی گەرما و بە کەمبوونەوەی چالاکی ڤایرۆسەکە؟ بەڵێ ئەوەی کە تێبینی کرێت طبعاً ئەمە احتیمال دەکاتە سەر پەتاکانی پێشتر کە بڵاو بۆتەوە ئەو پەتانەی پێشتر لە ڕاستیە لەگەڵ گەرمایە تەمان هەر عینی ڤایرۆسی کۆرۆنا چەند جارێک پەتای دروست کردو لە جیهان تەمان ئەمە بینراوە لەگەڵ گەرمایە لەگەڵ گۆڕانی کەش و هەوایە دەوری هەبووە ڕۆڵێکی باشی هەبوو لە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی پەتاکە و ڤایرۆسەکە ئەوەش پێشبینی ئەکرێ لەم ڤایرۆسە بە هەمان شێوە چونکە ئەم ڤایرۆسە وەک تێستی لەسەرکراوە لە پلەی گەرمای سەر و سی پلەی سەدی و توانای ژیانی نییە لە ڕاستیە جارە ئەوە هەر بە کوڵاننیا بە شتانە بشت هەمووی تاقیمە بێ هیچ جۆرە ڤایرۆسێکی لەسەر نامێنێ ئەمە یعنی ڕاستی شتێکی دڵخۆشکەرەیە بەڵام یعنی تۆ ناشتوانی لە 100% ئەمە لە ڕووی زانستیەوە بسلمێنی هەتاوەکو واقعەکە بە خۆی نێتە پێشەوە بەڵام ئەوەی کە پێشبینی ئەکرێ وەکو لە ڕووی زانستی و باس ئەکرێ بۆچوونەکان زیاتر لەو ئاراستەیە کە لەگەڵ گەرمایە ئەم ڤایرۆسە بەرەو لاوازبوون ئەڕوا و بەرەو نەمانە. دکتۆر پرسیارێکی تر دێتە ئاراوە بۆچی لە وڵاتە ئەوروپایەکاندا لە ئەمریکاشدا بەرپرسە باڵەکان توش دەبن ئەم ڤایرۆسە ئەگەر لە ڕێی کەسێکی ئاسایەوە بگوازرێتەوە بۆ کەس خۆ بەرپرسە باڵەکان هێندە تێکەڵیان نییە بۆچی ئەمانە زۆر بە خێرایی ینی ڤایرۆسەکە دەگاتە سەرۆگوەزیران. وڵی ئەوە لەوە ئەچی هەر ئیهمالی بێ لە ڕێکارە خۆپارێزیەکان پێش ئەوەی کە بەرکەوتنیان هەبووانە پێش ئەوەی کە ڕێکارەکانی خۆپارێزی بگرنە بەر
بەرکەوتنیان هەبووە یعنی ئەمە ئەوەی سلمێنێ ئەم ڤایرۆسە بەڕاستی بە شوێکی باش لە کۆمەلگاکانە تەشەنەی کردو دوای پێیزانراوە و ڕێکاری لە بەرامبەر گیراوەتە گیان چۆن سەرۆکوەزیران دەردی بەڕێزدەڵی یعنی سەرۆکوەزیرانێک کە خەڵکانێکی کەم ئەیبینای ڕاستی خۆشت هەموو کەس بە ئاشکرا نایبینی ئەم سەرەوە چۆن توش ئەبێم ئەگەر بێت و شتەکە ئیهمالیتیانەکرابێ ینی بڵێن جۆرە ئەو میوانی کە لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەمان بۆ قسەی کردوتی دەستپێکی ئێران ئێمەش بەم شێوازە بیرمان لێ دەکردە دەماوەت کۆڕۆنا هیچ نییە هەندێک کەس دەیگرێ نیشانەکەشیشنەکەوێت تا چەندە لەگەڵ ڕاکەی ئەویت لەوەی کە پێویستە ئێستا خەڵک ئاساییە بانە بێ بەس خۆپارێزیەکە زەرری لێ ناکەین واللهی زۆر گرنگە خۆپارێزیەکە لە ڕاستی ئەو ئیهمالیە بوو ئەو لە ئێرانیش کەوای کرد ئەم ڤایرۆسە بەو شێوە زۆرە تەشەنە بکە کاتێک کە بڵین ئەو ڕێکارانە بەکارهێنرا کە کار لە کاترازا بوو هەموو وڵاتەکە تیا بڵاوەوە خەڵکی توش بوون ئێستش لێرە لێمە لە هەرێمی کوردستان طبعا ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگە ئەم ڕێکارە خۆپارێزیانە ڕۆلی چیە ڕۆلی لەوایە کە تۆ نسبەتی توشبوون کەم بێتەوە ئێستاکە کەمە و هەروەها نسبەتی حاڵەتە سەختەکانیش کەمە بێتەوە یعنی سێمە چەند حاڵەتێکی ناڕەحەت هەیە بەڵام نەگەشتوتە ئەوەی کە تۆ پێویستی بە هەناسەدانی دەستکرد بێ جامە لێرامێ لەسەر بابەتی چارەسەری نەخۆشیەکە یعنی هەندێک کەس زۆر ئەم شتە گەورە ئەکەن وازان ئەم ڤایرۆسە چارەسەری هەیە چارەسەری لە حەقیقەتا بوونی نییە کاتامە چییە دکتۆر لە زانکۆکانی خۆمان لە نەخۆشخانەکان ئادەوتێەوە دەرمانمان بۆ پێکێنا فڵان شت خەریکن ڕێخستین بۆ چارەسەری کۆرۆنامانە بەڵێ ئەمەی کە باس ئەکرێ ئێستا لە جیهانە هیچ جۆرە چارەسەرێکی یەکلاکەرەوەی نییە ڤایرۆسی کۆرۆنا بەڵگەکەش چییە بەڵگەشەوەی تۆ ڕۆژانە هەزارها کەس پێی ئەمرێ یعنی تو ئەم چارەسەرێکی ئێمە باسیەکەین لێرە یەکەم کەس ئەوان تاقییان گرێتەوە بەڵام لای خۆ ئەوانی جیسپادەی نیە سوودی نییە لە ڕاستیان سەبەبەکە چییە ئەم چارەسانە چارەسەری کۆتایی نیە ئەمە هەوڵێکە طبعا ئەمە هەمووشی ئەگەر سێری پێ بگەڕێتەوە بۆ چارتەکانی کە باسی چارەسەرەکە هەموویڵێ ئۆف لیبل طبعا ئەڵێمە ئۆف لیبل یعنی چی ئەم چارەسەرە بۆ ئەم نەخۆشیە نەسەلمێنرا بەس هۆکارێکە تۆ بەکاری هێن بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێ ئێستا من لە هەرێمی کوردستانە ینی بەڕاستیش خۆم لە چەند پۆستێکە تاکیدم لەسەر کردبەوە بوونی ئامێری هەناسەدانی دەستکرد ئەمە شتێکی زۆر مهمە زۆر گرنگە ڤێنتیلەیتەر ئێمە ئێستا لە ڕاستیە لە هەرێمە نوقسانی هەیە لەم بوارەوە پێویستە کار لەسەر ئەوە پڕبکرێتەوە ئیتر ئەگەر حکوومەتی هەرێم خۆی بەم کارە هەڵەسێ شتێکی زۆر گرنگە خێرخوازانیش بەم کارە هەستن زۆر گرنگە لەو نەخۆشخانانەی کە دروستەکرێت بەشێکی بۆ ئەم بڵێن پێوتێ ICU شوێنی بڵێن پشکنینی ورد کە تۆ چاودێری ورد ئەو نەخۆشانە چاودێریەکە ئەبێ پشتێکی گرنگە هەبێ بۆی تۆ وەکو پێشدەستیەک بۆ ئەوەی نەکو ڤایرۆسەکە بگاتە ئەو قۆناغی کە ئێستا وڵاتانی ئەوروپا و حاڵەتی ئەوانی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاوە فەرەسعادون پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی سنگووە ناسەدان سپاس بۆی کە لە بەرنامەیەم شۆ لەگەڵمانە بووی بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەش کە تام ساتی بەرنامە لەگەڵمانە بوون سپاس بۆ هاوکارم دکتۆر هاوکار تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ تەندروست بن